دەستگای میدیایی کەرکووک لە سێن و 2011دا پەخشی ئاسمانی دەست پێ کرد. لەو کاتەوە دەستگاکە وەک دەنگی ڕاستەقینەی کەرکووک و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی داری هەرێمی کوردستان کار دەکات و خزمەتکردنی خەڵکی سنوورەکەی کردوتە پێشینەی کارەکانی. دانیشتوانێ و ناوچانش گەواهی دەدەن و شاشەکە بە زمان حاڵ و خەمخۆر و دەنگی خۆیان دەزانن. ئەوەی زیاتر دەستگای میدیایی کەرکووک لەو هەموو دەستگا و مینبەرە میدیایی و ڕۆژنامە نووسیانی دیکە جیا دەکاتەوە ئەوەیە کەناڵی ئاسمانی کەرکووک بۆ گشت پێکاتە و نەتەوەکانی سنوورەکە کار دەکات و هەواڵ و بەرنامە و بەرهەمەکانیشی بە هەر چوار زمانی کوردی، عەرەبی، تورکمانی و سریانی پەخش دەکات. دەستگای میدیایی کەرکووک لە کەناڵی کەرکووک، ڕادیۆی کەرکووک FM، ساڵۆنی شەقامی جمهوری ناوەندی عادلموراد بۆ ڕاهێنانی میدیایی پێکاتووە. پێشتریش گۆڤاری کەرکووک TV 30 ژمارەی مانگانی دەرکردووە و چاپخانەیەکی تایبەت بە دەستگاکەش کاری دەکرد. کەناڵی کەرکووک لە چەند بەشێک پێکاتووە، گرنگترینیان بەشی هەواڵی کوردی و عەرەبی، بەرنامەکان، وەرزش، هونەری، ئیدارە، پەیوەندیەکان، تەکنیکین. بەشی هەواڵ بە 4 زمانی سەرەکی کەرکووک ڕۆژانە ژمارەیەک گەشتی کورت و فراوان پێشکەش دەکات. هەواڵە کوردیەکان لە 4 گەشتی ڕۆژانە لە سەعاتەکانی 10 بەیانی 12 نیوەڕۆ 4 عەسر 9 شەو هەواڵ و زانیاری و ڕووداوەکانی ڕۆژ بە پرۆفیشناڵترین شێوەی سەردەمیانە دەخاتە بەردی دەیبینەران. هاوکات ڕۆژانە سەعاتەکانی 11 بەیانی 2 نیوەڕۆ 7 ئێوارە گەشتی هەواڵە عەرەبیەکان لە شاشەی کەناڵەکەەوە پەخش دەکرێن و هەفتانەش پانۆڕامایەکی فراوانی هەواڵەکان بە زمانی تورکمانی پێشکەش دەکرێت و ڕۆژانش سەعات 2 نیوەڕۆ گرنگترین هەواڵەکانی کەرکووک و عێراق و ناوچەکە بە زمانی سریانی پەخش دەکرێت. بەشی بەرنامەکانی دەستگای میدیایی کەرکووکیش هاوشێوەی هەواڵەکان بە زمانی پێکاتەکانی شارەکە 19 بەرنامەی جۆراوجۆری سیاسی، کۆمەڵایەتی، خزمەتگوزاری، هۆشیاری، تەندروستی، ڕۆشنبیری، مێژوویی، کەلتوری بەرهەم دێنێت. لەو ژمارەیە 6 بەرنامەی بەڕاستەوخۆ و 13 دیکەشی تۆمار دەکرێن. ڕادیۆی کەرکووک FMش ڕۆژانە 24 سەعات پەخشی هەیە و جگە لە گۆرانی و میوزیک بە زمانەکانی کوردی و عەرەبی و تورکمانی و سریانی و فارسی چەندین بەرنامەی هۆشیاری و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری بە زمانەکانی کوردی و عەرەبی و تورکمانی پێشکەشی جۆگرانی دەکات و ڕۆژانە چەندین گەشتی کورتە هەواڵیش لە ڕێگەی ڕادیۆکەوە بە گوێی کەرکووکیەکاندا دەدات. بەشی وەرزشی دەستگاکەش ڕۆژانە 3 گەشتی هەواڵی سەعات 12:30 نیوەڕۆ و 4:30 عەسر و 9:45 دقیقەی شەو پێشکەش دەکات. چەندی بەرنامی وەرزشیشی بۆ خولە ناوخۆیی و جیهانیەکان هەیە و لە کاتی ڕووداوە وەرزشیە جیهانیەکانی وەک جامی جیهانی و جامی نەتەوەکانی ئەوروپا و کۆپا ئەمریکا و ئۆلۆمپیاددا بەرنامەی تایبەت بەرهەم دێنێت. ساڵۆنی شەقامی جمهوری یەشێکی دیکەیە لەو ناوەندە ڕۆشنبیری و کلتوریانەی سەر بە دەستگای میدیایی کەرکووکە کە ڕۆڵێکی کاریگەری لە بژانەوەی کایی معریفی و کولتوری کەرکووکدا کردووە و ئەوەی گرنگە بوترێ دەستگاکە بە یەک دووری هاوشێوە کار بۆ سەرجەم پێکاتە جیاوازەکانی کەرکووک دەکات و پەیام و ئامانجی زیاتر نزیکردنەوەی گشت کەرکووکیەکان و دامرکاندنەوە و کپکردنەوەی ئەو هەڵاو دەنگە نەشازانەیە کە دەیانەوێت بە دووبەرەکی نێوان کەرکووکیەکان ئارامی شارەکە تێک بدەن.